یەشێک لەو پرۆژانەی کە سلێمانی ساڵانێکی زۆر بوو پێویستی پێی بوو، ئەویش دروستکردنی یەکتر بڕێک بوو لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود لە ئاستی گەڕێکی چوارچرا و ئابڵاغدا. لە ئێستادا ئەو یەکتر بڕە کارەکانی بەرەو کۆتایی چووە و بڕیارە لە هەفتەی داهاتوودا ئەگە ئاستەنگێک نێتە پێشەوە بکرێتەوە بە ڕووی شۆفێراندا. لێرە توانە محەممەد سەرپەرشتیاری یەکتر بڕی تۆفیق وابیم لەگەڵاکە توانە سڵاو لێبێ. ئەم یەکتر بڕا تا چەندێک گرنگ بوو بۆ کەمکردنەوەی لۆد و قەرەباڵغی. ئەگەر پێشتر سەر شەقامی بازنەی مەلیک مەحموودمان لەم شوێنەدا ببینێ یوتێرنێکی تیا بوو. ئەم یوتێرنە بەڕاستی ئاسەنگی هاتوچۆ و قەرەباڵغێکی زۆری لەسەر شەقامەکە دروست کرده بوو. لە ئێستادا بوونی ئەم یەکتر بڕا و بە تەواوبوونی ئینشاءڵڵا ئەو یوتێرنە نامێنێت و بە کاملی لۆد و قەرەباڵغی لەسەر ئەم شەقامە ناهێڵێت و ئینشاءڵڵا هیچ قەرەباڵغەیەک مەگەر دوور بێ ئەگەر ڕووداوێک شتێکی نەخوازرا و چاوەڕوان نەکرا بێتە پێشەوە جنای شتێک نامێن. کاکتوانە بۆ من ئەم یەکتر بڕا چۆن بەکارێت چۆشۆ بە یەکەوە بەستێتەوە. لە بەشی ژێرەوە ئەتوانین ئێمە هەم لە بری یوتێرنەکان کە لوپەکانمان هەیە و هەروەها یەکگرتنەوەی هەردووبەری سەر و خوارەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموود واتە گەڕەکەکانی چوارچرا و ڕزگاری و ئابڵاغ و بەشی سەرەوەی بازنەی مەلیک مەحموود بەیەکەوە دەبەستێتەوە. ئەمە بۆ نمونە قیاسیان چۆنە بۆ پانی شەقامەکانی چۆنە؟ ئێمە پرۆژەکەمان بریتە لە شەقامێکی سەرەکی لە بەشی ژێرەوە بە دوو ئاراستەیە، هەر ئاراستەیەکیان 10 مەترونی و دەرئەچێت واتە سێلێنی هاتوچۆی سیارەیە لەگەڵ بوونی ڕەمپەکانمان کەپانەکەی 8 مەترە بۆ یەکگرتنەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموود لەگەڵ شەقامەکانی تر و هەروەها بوونی لوپەکان کە لە بری یوتێرنەکە بەکارێنێت پانەکانیان 9 مەترە. ئەمە ئابڵاغ بە گەڕی چوارچراوە بەستێتەوە. باڵە ئەم شەقامە سەرەکی خۆمان ئەوانی تریژە گوتمان لە بری یوتێرنەکان بەکاردەهێنرێت. زەمیر داخلەوە من پێویستەکە بگەڕێمەوە. کاکتوانە ئەمە کەی ئەکرێتەوە ئەم شوێنە؟ بە پشتیوانی خوای گەورە وەک ئەبینن شەقامەکانمان ئێستا بەشێکی زۆری تەواو بووە، تەنها یەک شەقاممان ماوە کە چینەکانی قیری بۆ بکرێت. ئەم ڕۆژ ئینشاءڵڵا ئەو یەکێ لە چینەکانەکرێ و بەتەماین لە 3 ڕۆژی داهاتوودا بە پشتیوانی خوای گەورە هەر 3 چینەکەی تەواو بکەین و شەقامەکەی تریش کە بەس چینی کۆتایی ماوە ئەویش تەواو بکەین. بۆنە بەرزی ئەو ئۆڤەرپاسە چەندێکە؟ ئەندەرپاسەکەمان بەرزەکەی 5 مەتر و 20 سانتیمە کە ستانداردی عالەمیە، پانێکەشی 28 مەترە، درێژەکەشی بە نزیکەی 57 مەتر دەبێت. ئەمە چەندێک ئەستوری قیرەکەیەتی ئێرە؟ ئەم شەقامە سەرەکیەمان هەیە ئەستوری قیرەکەی جیاوازترە لە شەقامەکانی تر چونکە بەڕاستی ئێرە لۆدی زیاتر لەسرە. ئەم بە 3 چین کراوە ستابلایزەر بایندەر وێرینگ بە هەر 3 چینەکە 23 سانتیم قیریتیایە. شەقامەکانی ترمان بە هەمان شێوە 3 چینن بەڵام ئەستوری ئەوان بە هەر 3 چینەکە 20 سانتیمە. واتە قیرەکەی قات نابێت دوای ماوەیەک؟ نا ئینشاءڵڵا تەسمیم بۆ کراوە بە پێی دیزاینەکە کە ئینشاءڵڵا بەرگەی ئەو لۆدانە بگرێت کە دەچێتە سەر شەقامەکە. بەڵام هیچ لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود نەگۆڕە، هیچ بەرز نەکرایەوە. هۆکاری ئەم بابەتە چی بوو؟ ڕاستی بابەتەکە ئەمە ئەبوایە تۆزێک بەرزمان بکردایەتەوە لە ئاستی شەقامەکەەوە لەبەرەوەی هەندێک خەلەل لە شەقامەکەدا هەیە، بەڵام ئاستەنجەکانی چواردەوری پرۆژەکە و ضرورەتی ئیشەکە زۆر زەڕور نەبوو بڵێ ئیلا ئەبێ ئەوە بکرێ لەبەرەوەی پێشتری شەقامەکە هەروە بۆ هەستمان کرد تێکنەدانی ئاست و شەقامە کۆنەکە زۆر باشترە لەوەی کە ئەگەر دەستکاریی بکەین چونکە بەڕاستی تێکدانەوەیکی زۆری ئەو هەموو سەوزایی و ئاودێری و حەوزوشتانی کە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود هەبوو ئەبووە هەموو ئەوانەمان بکردایە و سەرۆکاتیمان وای پێباش بوو کە دەستکاری ئەوانە نەکەین و هەر هەمان ئاسی خۆی دەرچێتەوە. ئەمە تێچووی چەند بوو؟ بە نزیکەی 12 ملیار دەرئەچێت لە کۆتایی پرۆژە. دینار؟ باڵێ. هیچ ئەو دیزاینی کە بۆی کرا گۆڕانکاری بەسەرە هاو؟ گۆڕانکاریێکی سەرەکی نەخێر گۆڕانکاری تیانەکرات، تەنها بڵند چەند شتێکی پێویست بوو کە لە بەر یەکگرتنەوەی شەقامەکان لە پرۆژەکەدا هەندێک دەستکاریی کەمی شوێنەکان ئەجینا هیچێکی وامان نەکردونە. کاکتوانە ئەمە وەکە کە لۆد لەسەر ئەم شەقامە نەمێنێت چونکە ئەم بەشەی کە لە ناو خەڵکا بەوە ناساوە شەستی خوارەوەی پێوترێ لۆد و قەرەباڵغی وە بەو شێوەیە کە مەکاتەوە؟ بە پشتیوانی خوای گەورەوە کە عەرزم کردن
هیچ لۆد و قەرەباڵەیەک لەم شوێنەدا نامێنێت ئەگەر پرۆژەکە وەکو خۆی هاوڵاتیان بەکاری بێنن چونکە بەڕاستی لەوانەیە تا خەڵکی درک بە شتەکان ئەکا و بەکارهێنان و شتەکەی تۆزای خەڵک بێوێ شارەزا بێ گینا دوایەوە ئینشاءڵڵا کە وەک پێویست وەکو خۆی بەکار هات هیچ لۆد و قەرەباڵغەیەک بە دڵنیاییەوە نامێنێت مەگەر وە گوتمان دوور بێ حاڵەتێکی نەخوازرا و ڕووبە. ئەم بەردەوام بەو پرسیارە هەیە ئەو لاینانی کێتە خوارەوە بۆ نە بۆ سەر شەقامە سەرێکیەکە بۆ نە قەڵسێک ێسای مەیتیان ئەمە بۆ بەردەوام یەکسایی دەن بۆ پانتر دروستی ناگەرەمانە. بەڵێ یەکگرتنەوەی ئەم شەقامە لەگەڵ شەقامە سەرەکیەکەی بەشی خوارەوە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوە تۆ بێ لەم لوپانەوە کە دائەوازی بەڕاستی حەزەری تەواوی خۆتت کردبێ نەوەک ڕووداوێکی نەخوازرا و لەسەر شەقامە سەرەکیەکە چونکە ئەو سایدێکی سەرەکیە بە پێی ڕێنمایەکانی هاتوچۆ پێویستە تۆ بە یەک ساید داخڵی ئەم شوێنە ببیت. زۆر سپاس بۆ توانە محەممەد سەرپەرشتیاری یەکتر بڕی تۆفیق وهبی. بەڵێ ئازانم خۆشەویستان ئەم شەقامە تەواو بوونە ئەم یەکتر بڕە کە ئەمە کاراسانی زۆر بۆ هاوڵاتیانە دەکات کە ماڵیان لە بەشی خوارەوەی سلێمانیە کە دەکرێتە گەڕەکی چوارچرا و کەنە سوورە و ئەو ستیانی کە هەیە لەم بەریشەوە گەڕەکی ئابلاخ و ڕزگاری لێیە بۆیە ئەمە کاراسانی زۆرە بێ بۆ هاوڵاتیان بەیوەیەوەی کە لافتی دات و دابکرێتەوە و هاوڵاتیان چی دیکە لە ناو لۆد و قەرەباڵغی بەیانیان و ئێواراندا نەمێننەوە سەر شەقامەکە.